Yesterday, the emergency committee met for the 15th time. ڕێکخراوی تەندروستی جیهانی باری لە ناکاوی تەندروستی خەڵک لە سەراستی نێودەوڵەتی کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا ناسرا و بە کۆڤید-19 ڕاگەیەندرا بوو کۆتایی پێهێنا. تیدرۆس ئەدهانۆم بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی جەختی کردەوەلەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بە تەواوی ژیانی خەڵکی تێکداوە و بەم هۆیشەوە 7 ملیۆن کەس لەوانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆماری کردوون گیانیان لەدەستداوە، بەڵام ژمارەی ئەوانەی بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە زۆر لەمە زیاترە. بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت بەهۆی کۆڤید-19 زیانێکی زۆر بەر سیستمی تەندروستی کەوتووە و مەلیۆنان کەسیش لە خزمەتگوزاریە سەرەتایەکانی تەندروستی بێبەش بوون، بەڵام بەهۆی بەکارهێنانی پێکوتەی کۆڕۆنا و زیادبوونی بەرگری لەشی مرۆڤ بەرامبەر ڤایرۆسەکە زیاتر لە ساڵێکە ژمارەی توشبووان لە کەمبوونەوەدایە و بەم هۆیشەوە ژیان لە زۆرینەی وڵاتانی جیهان ئاسایی بۆتەوە. هەرەمەش وای کردووە بە وتەی تیدرۆس ئەدهانۆم کۆتایی بە کۆڤید-19 هاتووە وەکو هەڕەشێک بۆ سەر تەندروستی جیهان. لە بەرامبەریشدا چین کە کانگای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا بوو لە کۆتاییەکانی ساڵی 2019دا ڕایگەیاند مەترسی ڤایرۆسەکە کۆتایی نەهاتووە و هێشتا ڤایرۆسەکە مەترسیە بۆ سەر جیهان. لیانگ گوان سەرۆکی لیژنەی تەندروستی نیشتیمانی لە چین جەختی کردەوە کە سەرەڕای ڕاگەیەندراوەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی هێشتا مەترسیەکانی کۆڕۆنا لەسەر تەندروستی مرۆڤاتی کۆتایی نەهاتووە. سەرۆکی لیژنەی تەندروستی نیشتیمانی چین دەڵێت هەڵگرتنی باری لە ناکاو بەواتای نەمانی پەتای کۆڕۆنا نایەت، بەڵام دەکرێت بە شێوەیەکی کاریگەر بەسەر کاریگەریەکانیدا زاڵ ببین. بەرپرسە تەندروستیەکەی چین بەردەوامبوونی وڵاتەکەی لەسەر چاودێریکردنی گۆڕانەکانی ڤایرۆسەکە و بەهێزکردنی پێکوتەکان لە نێوان ئەو چینانە دووپات کردەوە کە مەترسی زیاتریان لەسرە. هەروەها ڕایگەیاند کار بۆ باشترکردنی توانای چارەسەرە پزیشکەکانی پەتاکە دەکەین. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژی هەینی 5 ئەم مانگە دوای 3 ساڵ کۆتایی بە باری ئەو پەڕی ئامادەباشی بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆڕۆنا هێنا و ڕایگەیاند پێویستە لەسەر وڵاتانی جیهان وەکو هەرپەتایەکی ئاسایی دیکە مامەڵە لەگەڵ کۆڕۆنا بکەن. It helps filter the air. So